سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی ڕۆژی جومعە سەرتاش سەردێڕی چەند هەواڵێک. بەڕێوەچوونی ڕێوڕەسمی یەکی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکار لە بۆکان. کۆبوونەوەی معەلیمان و خاننشینکراوان لە چەند شاری کوردستان و ئێران. کۆبوونەوەی دادخوازانی سنە بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکار لە بەهەشت محەممەدی. هێرشی هێزەکانی ڕژێم بۆ سەر مەحموود ساڵاحی چالاکی کرێکاری سەقز. بێبەریبوونی 28,000 کرێکاری ئازەربایجانی غەربی لە مافی بیمە. ڕێپێوانی هەزاران کەسی کرێکاران لە باکووری کوردستان. گیان لە دەستدان و برینداربوونی 15 کرێکار لە چەند شاری ئێران. بەڕێوەچوونی ڕێوڕەسمی یەکی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکار لە بۆکان. ڕۆژی پێنجشەمە 11 گوڵانی 1404 هەتاوی کۆمەڵێک لە کرێکاران و هەڵسوڕاوانی کرێکاری چەپ و کۆمۆنیست هاوڕێ لەگەڵ بنەماڵەکانیان بە بۆنەی یەکی مەی ڕۆژی جیهانی کرێکار لە شاری بۆکان ڕێوڕەسمێکیان بەڕێوە برد. سەرەتای ڕێوڕەسمەکە بە وتنەوەی سرودی ئینتەرناسیۆناڵ سرودیا و پشتی جیهانی چینی کرێکار و خولەکێک بێدەنگی بۆیەتی سەرجەم گیان بە خەتکردوانی ڕێگای ئازادی و سۆسیالیزم و گیان بە خەتکردوانی ئاخێزی ژنژیان ئازادی دەستی پێکرد. پاشان کورتەیەک لە مێژووی ئەوەڵی مانگی مەی لەلایەن یەکێک لە ئامادەبووانەوە خوێندرایەوە. دواتر یەکێک لە بەشداربووان قسە و باسێکی سەبارەت بە هەلومەرجی ئێران و ناوچەکە و جیهان بە گشتی و هەروەها بابەتی دانوستانی نێوان دەوڵەتی ئێران و ئەمریکا پێشکەش بە ئامادەبووان کرد. بەشداربووانی مەراسمەکە وێ ڕای دەربڕینی هاوخەمی لەگەڵ بنەماڵی گیان بە خەتکردوانی ڕووداوی تەقینەوە لە بەندەر ڕەجایی و هیوای چاکبوونەوە بۆ بریندارەکان ئەو جەنایەتیان بە توندی مەحکوم کرد. ڕێوڕەسمەکە پاش چەند کاتژمێر لە کەشێکی گەرم و هاوڕێیانەدا کۆتایی پێهات. کۆبوونەوەی معەلیمان و خاننشینکراوان لە چەند شاری کوردستان و ئێران. ڕۆژی پێنجشەمە 11 گوڵان هاوکات لەگەڵ ڕۆژی جیهانی کرێکار و دەستپێکی هەفتەی معەلیم کۆمەڵێک لە معەلیمان و خاننشینکراوانی فەرهەنگی لە شارەکانی کرماشان، شابات، هەرسین، نور ئابادی مەمەسەنی، هەمەدان، عێراق، شیراز و بوشەهر خۆپیشاندانیان کرد. بەشداربووان بە وتنەوەی دروشم خوازیاری زیادکردنی حەقدەست، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی هاوسان سازی، دابینکردنی بیمەی تەکمیلی، خوێندن بە زمانی دایکی، کۆتایی هێنان بە خسووسی سازی سیستەمی پەروەردە و ئازادی هەموو چالاکانی سەنفی وە کرێکاری و سیاسی بوون. معەلیمان و خاننشینکراوان لە بڕیارنامەکەیاندا وێڕای ئاماژەدان بە دۆخی خراپی ئابووری سیاسی و کۆمەڵایەتی لە ئێران ڕانگەیان لە ژێر سایەی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا هەر ڕۆژە و کارەساتێک ڕوەدات و قوربانیانی ئەو کارەساتانە تەنیا کرێکاران و چینی هەژاری کۆمەڵگان. شایانی باسە کە لە کۆبوونەوەی معەلیمانی هەمەدان چالاکێکی سنفی بە ناوی ڕەزا موسلێمی دەست بەسەر کراوە. هەروەها مەحموود سدیقی خاننشینکراوی فەرهەنگی وستانی گیلان پاش بانگێش بۆ پۆلیسی ئەمنیەت دەست بەسەر و بۆ زیندانی ڕەشگوازراوەتەوە. لە شاری تاران چوار چالاکی فەرهەنگی بە ناوەکانی وەلی میرزا سەیدی، مهدی فەراحی شاندیز، حسێن عەبادیان، ئەحمەد حەیدەری و کەسێک بە پاشناوی سادقی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر کراون. خۆپیشاندانی خوازیارانی مەسکەنی میلی لە سنە و قەزوێن. ڕۆژی پێنجشەمە 11 گوڵان خوازیارانی مەسکەنی میلی لە شارەکانی سنە و قەزوێن بۆ دووەمین جار لە هەفتەی ڕابردوو لە بەردەم شارەداری شارەکانیان کۆبوونەوە. ناڕازیان بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشم خوازیاری وەلانانی شیرکەتە پەیمانکاریەکان و دەست لە کارکێشانەوەی شارەدار بوون. بە وتەی خۆپیشاندەرانی شاری سنە شارەداری پارەی پێویستی بۆ دروستکردنی خانووەکان وەرگرتووە، بەڵام 2 ساڵ بەسەر وادەی ڕادستکردنی خانووەکان تێپەڕیوە و ئێستا داوای پارەی زیاتر لە خەڵک دەکەن. کۆبوونەوەی دادخوازانی سنە بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکار لە بەهەشت محەممەدی. ڕۆژی پێنجشەمە 11 گوڵان کۆمەڵێک لە بنەماڵە دادخوازەکانی شاری سنە و چالاکانی مەدەنیە و شارە هاوکات لەگەڵ ڕۆژی جیهانی کرێکار لەسەر مەزاری گیان بە خەتکردوانی شۆڕشی ژینا کۆبوونەوە. بەشداربووانی ئەو کۆبوونەوە ڕایانگەیان ڕۆژی جیهانی کرێکار ڕۆژی ڕەنج نییە، ڕۆژی ڕزگاریە. ئەمڕۆ هاتوین سەردانی مەزاری گیان بە خەتکردوان بکەین تاوەکو بڵێن کرێکاران
ژنان و لاوان بەتەنیا بۆ گەیشتن بە ئازادی خەبات ناکەن، بەڵکو پێکەوە بۆ گەیشتن بە ئازادی و بەرابەری تێدەکۆشن. سڵاو لە ڕامین فاتحی، زانیار ئەڵڵا مورادی، سارینا ساعدی و هەموو گیان بە خەتکردوانی شۆڕشی ژینا کە شاری سنەیان کردەمە کۆی شۆڕش. ڕۆژی کرێکارانتان لێ پیرۆز بێت. بێدەنگی ڕناگرین و دەنگی ئازادی خوازیمان بەهێزتر لە هەمیشە بەرزەکەینەوە و دەڵێن پشتیوانی لە کرێکاران، ژنان و گەنجانی کۆمەڵگا دەکەین و درێژە بە ڕێگا و ڕێبازی گیان بە خەتکردوان ئەدەین. بەیانی ئەنجومەنی سەنفی معلیمانی کوردستان بۆ پشتیوانی لە سومەیە ئەختەر شومار. ئەنجومەنی سەنفی معلیمانی کوردستان هاوکات لەگەڵ دەستپێکی هەفتەی معلیم لە بەیاننامەیەکدا لەسەر کاردەرکردنی سومەیە ئەختەر شومار معلیمی خەڵکی مەریوانی بە توندی مەحکوم کرد و ئەو حکمە مای شەرمی سیستەمی پەروەردە و دەستگای قەزایی زانی. ئەنجومەنی سەنفی معلیمانی کوردستان مەریوان، سەوڵاوە، سنە، سەقز و زیویە لە بەیاننامەیەکدا ڕایانگەیان دەرکردنی سومەیە ئەختەر شومار لە ئامۆزش و پەروەرش کردەوەیەکی نادات پەروەرانە و هەوڵێک بۆ کەپکردنی دەنگی مافخوازی فەرهەنگیانی ئێرانە. ئەمە کۆتایی ڕێگای خەبات نییە و معلیمان لە بەرامبەر سیستەم و کۆنەپەرستیدا کۆڵ نادەن. جێگای ئاماژەیە کە سومەیە ئەختەر شومار لە ڕێکەوتی 27 ڕەشەمەی 1402 لەلایەن لیژنەی بەرەنگار بوونەوە لەگەڵ هەڵە ئیداریەکانی ئامۆزش و پەروەرشی سنە بە تۆمەتی تەبلیغ دژی نزام بێڕێزی بە ڕێبەرانی کۆماری ئیسلامی، بڵاوکردنی پڕ و پاکەندە و هاوکاری لەگەڵ گروپە نایڕەکانی ڕژێم لەسەر کار دەرکرا. هێرشی هێزەکانی ڕژێم بۆ سەر مەحموود ساڵحی چالاکی کرێکاری سەقز. ڕۆژی پێنجشەمە 11 گوڵان هێزە سەرکوتگەرەکانی ڕژێم هاوکار لەگەڵ ڕۆژی جیهانی کرێکار هێرشیان کردە سەر مەحموود ساڵحی لە ڕێبەرانی بزوتنەوەی کرێکاری کوردستان و ناوبراویان بریندار کرد. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ مەحموود ساڵحی لەلایەن چەند لیبە شەخسیەوە لە بەردەمی ئیدارەی ئامۆزش و پەروەرشی سەقز دراوەتە بەرلێدان و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. ناوبراو ساڵی ڕابردوو نەشتەرگەری دەماری کرد و پاش چەند جار دەست بەسەرکران بەهۆی دۆخی خراپی زیندان و بێبەشبوون لە دەرمان تووشی کێشەی تەندروستی بووە. مەحموود ساڵحی لە سەردەمی بەدەسەڵات گەیشتنی کۆماری ئیسلامیەوە تا بە ئەمڕۆ 19 جار بە تۆمەتە جیاوازەکان دەست بەسەر و 8 ساڵ لە تەمەنی لە زیندانەکانی ڕژێم بەسەر بردووە. مەحموود ساڵحی ساڵی 1970 هەتاوی لە بەندی تاکە کەسی گرت و خانەی ئیسلاحاتی سەقز تووشی سەرمابردووی سەخت بوو. ئەو چالاکە کرێکاریە بەهۆی مانگرتن لە خواردن گورچیلەکانی زیانی جددیان پێگەیشتووە و هەر هەفتە دیالیز دەکرێت. بێبەریبوونی 28,000 کرێکاری ئازەربایجانی غەربی لە مافی بیمە. بەپێی راپۆرتی میدیاکانی ئێران 28,000 کرێکاری پارێزگای ئازەربایجانی غەربی کە 10,000 کەسیان لە شاری ورمێدا دەژین لە مافی بیمە بێبەش کراون. لە مانگی پوشپەڕی 1402 هەتاویەوە تەنیا 500 سەهمەی بیمە بۆ کرێکارانی شاری ورمێ دابین کراوە کە بەراورد لەگەڵ ژمارەی کرێکاران ئەم سەهمیە زۆر کەمە. نەدانی بیمە بە کرێکاران لە حاڵێکدایە کە بەشێکی زۆر لە کرێکارانی ئەو پارێزگایە بەهۆی هەژاری و نەبوونی هەلی کار ناچارن لە وڵاتانی دراوسێ کار بکەن. لە ساڵانی ڕابردوودا سەدان کرێکار بە بیانووی کارکردن لە دەرەوەی وڵات بیمەکانیان قەتع کراوە و ئەو بابەتە دەیان کێشەی بۆ کرێکاران و بنەماڵەکانیان دروست کردووە. ڕێپێوانی هەزاران کەسی کرێکاران لە باکووری کوردستان. ڕۆژی پێنجشەمە 11 گوڵان هەزاران شارومەندی خەڵکی شاری ئامەد لە باکووری کوردستان هاوکار لەگەڵ ڕۆژی جیهانی کرێکار ڕژانە سەر شەقام و دژ بە سیاسەتەکانی دەوڵەتی ئەردۆخان دروشمیان بەرز کردەوە. نوێنەرانی اتحادیە کرێکاریەکان و حیزبە سیاسیەکانی بەشدا لەو ڕێپێوانە ڕایانگەیان هەموو ساڵێک لە ڕۆژی جیهانی کرێکاردا بۆ گەیشتن بە ئازادی، بەرابەری و کۆمەڵگایەکی دیموکراتیک خۆپیشاندان دەکەن. خۆپیشاندەران دروشمەکانی بژی یەکیمەی ڕۆژی جیهانی کرێکاران، بژی بەرخۆدانی کرێکاران، ژن ژیان ئازادی و بژی ئاشتی و ئارامی خوازیاری یەکڕێزی کرێکارانی تورکیا بۆ گەیشتن بە ئازادی و یەکسانی بوون. کۆبوونەوەی کرێکارانی نانەواخانە لە ڕەشت. ڕۆژی پێنجشەمە 11 گوڵان کرێکاران و خاوە نانەواخانەکانی پارێزگای گیلان لە شاری ڕەشت کۆبوونەوە و خوازیاری چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون.
خاوەن نانەوەخانەکانی وستانی گیلان بە وچنەوەی دروشم دژایەتی خۆیان لەگەڵ سیاسەتە ئابوووریەکانی ڕژێم و ڕێژەی بەرزی هەڵاوسان نیشاندا و خوازیاری کەمکردنەوەی نرخی ئارد، خەمیرمایە، ئاو، گاز، بەرق و پێدانی ئاردی دەوڵەتی بوون. هەروەها کرێکارانی بەشدار لەو کۆبوونەوە خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان و پێدانی بیمەی دەرمانی کارامە بوون. ناڕزایەتی کرێکارانی شیرکەت نەوتی کارون لە خوزستان. ڕۆژی پێنجشەمە 11 گوڵان کرێکارانی شاغڵ لە شیرکەت نەوتی کارون دژ بە دۆخی خراپی پیشەی و مەعیشەتی کۆبوونەوە. بەوتەی کرێکاران ماوەی 7 ساڵە چاوەڕێی گۆڕانی دۆخی پیشەین، بەڵام مافیاکانی نێو وەزارەتی نەوت ڕێگە نادەن داخوازیەکانیان جێبەجێ بکرێت. کرێکاران بەوتنەوەی دروشم خوازیاری وەلانانی پەیمانکار بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی ڕیزبەندی، چوونە سەرەوەی ڕێژەی حەقدەست، پێدانی مەزایی پیشەیی، دابینکردنی بیمەی دەرمانی، وەلانانی جیاوازی و تەزمینی ئەمنیەتی پیشەیی بوون. کۆبوونەوەی خوێندکاران لە زانکۆی نەوشیروانی بابۆل و قوتابیانی لۆردگان. ڕۆژی پێنجشەمە 11 گوڵان خوێندکارانی زانکۆی نەوشیروانی بابۆل و قوتابیانی کچ لە شارستانی لۆردگان بۆ ڕێزگرتن لە یادی کرێکارانی گیان بە خودکردووی بەندەر ڕەجایی چالاکیان ئەنجامدا. بە پێی وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، خوێندکارانی زانکۆی نەوشیروانی بابۆل بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشم سیاسەتەکانی کۆماری ئیسلامیان بە توندی مەحکوم کرد و بە داگیرسانی مۆم ڕێزیان لە یادی کرێکارانی گیان بە خودکردووی بەندەر ڕەجایی گرتووە. لە شارستانی لۆردگان قوتابیانی کچ بۆ ڕێزگرتن لە یادی قوربانیانی کارەساتی بەندەر ڕەجایی چالاکیان ئەنجامداوە و پاڵپشتی خۆیان لە بنەماڵی قوربانیان نیشانداوە. هاوکات کامیۆنداران لە شارەکانی قوم، کرمان، بەندەر عەباس و شیراز بەڕێ پێوان لەسەر شەقامی شارەکانیان یادی گیان بە خودکردووانیان بەرز نرخاندووە. شایانی باسەکە ئەحمەد مەیدەری وەزیری کاری کۆماری ئیسلامی ڕایگەیاندووە کە لە تەقینەوەی بەندەر ڕەجاییدا 100 کرێکارگیانیان لەدەستداوە و زیاتر لە 1200 کەس بریندار بوون. بێکارکردنی 30 کرێکاری بوومی لە شیرکەتی ئارشینکێوی چابەهار. ڕۆژی پێنجشەمە 11 گوڵان بەڕێوەبەرانی شیرکەتی ئارشینکێوی چابەهار 30 کرێکاری بوومیە و شیرکەتیان لەسەر کار دەرکرد. بە پێی راپۆرتی کەمپینی چالەکانی بەلوچ، شیرکەتی ئارشینکێوی چابەهار سەر بەناوەندی هەوا فەزای سوپای پاسدارانە و 30 کرێکاری بەلوچی بەبێ هۆکار لەسەر کار دەرکردووە. کرێکاران ڕایانگەیاندووە کە هیچ هەڵەیەکیان نەکردو تەنیا بەهۆی بەلوچبوونیان لەلایەن بەڕێوەبەرانی شیرکەت بەناوەکانی نەهستانی و یاسر بەلوچ لەسەر کار دەرکراون. گیان لە دەستدان و برینداربوونی 15 کرێکار لە چەند شاری ئێران. ڕۆژی پێنجشەمە 11 گوڵان بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار 15 کرێکار لە شارەکانی جەهرۆم، بروجێر، کاشان و تاران تووشی ڕووداو بوون و بۆ هۆیەوە 3 کرێکار گیانی لەدەستداوە و 12 کرێکاری دیکەش بریندار بووە. بە پێی راپۆرتەکان ئۆتۆمبیلی کرێکارانی ئیدارەی بەرق لە جادەی جەهرۆم بۆ شیراز تووشی ڕووداوی هاتوچۆ بووە و بەو هۆیەوە 2 کرێکار بەناوەکانی مێهدی تەوەکۆلی و مەجید حسێن پور گیانیان لەدەستداوە و کرێکارێک بریندار بووە. لە شاری بروجێر بەهۆی داڕمانی دیوار 2 کرێکاری ساختمانی بریندار بوون کە یەکێکیان بەهۆی سەختی برینەکانی گیانی لەدەستداوە. هەروەها لە شاری کاشان سرویسی گواستنەوەی کرێکارانی کارگەیەک وەرگەڕاوە و لە ئەنجامیەوە ڕووداوەدا 6 کرێکار بریندار بوون. لە شاری تاران دوکانێکی میکانیکی ئاگری گرتووە و بەو هۆیەوە 4 کرێکار بە سەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. بەڕێوەچوونی ڕێوڕەسمەکانی ڕۆژی جیهانی کرێکار لە سەراسەری جیهان. ڕۆژی پێنجشەمە 11 گوڵان هاوکار لەگەڵ ڕۆژی جیهانی کرێکار لە ئەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران هاوڕێ لەگەڵ ملیۆنان کرێکار لە سەراسەری جیهان دژ بە سیستەمی سەرمایەداری ڕژانە سەر شەقام و پشتیوانی خۆیان لە کرێکارانی ئێرانی دەربڕی. بە دوای بانگەوازی ئیتحادیە کرێکاریەکان ملیۆنان کرێکار لە وڵاتەکانی هۆلاند، ئەڵمان، دانیمارک، ئیتالیا، بەریتانیا، تورکیا، ئەندونوزی، ئیسترالیا، فەڕەنسا، سوید، نەروێژ، فینلاند، لەهستان، کەنەدا، بەلژیک، کووبا، ئەمریکا و چەند وڵاتی دیکەش لە جیهان ڕۆژی کرێکارانیان پیرۆزبایی کردووە و
وێڕای ڕێزلێنان لە یادی کرێکارانی گیان بەخت کرد و خوازیاری چاکسازی لە یاساکانی خانەنشینی، دابینکردنی ئەمنێتی پیشەیی و زیادکردنی حەقدەست، کۆتایی هێنان بە شەڕ و ماڵوێرانی و پێدانی بیمەی دەرمانی و چاکسازی لە ژیان و معیشەتی کرێکاران بوون. شایانی باسە کە لە خۆپیشاندانەکانی ئیستانبولدا بەلانی کەم 400 کەس لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراون. بەڕێوەچوونی ڕێوڕەسمی ئەوەڵی مانگی مەی واتە ڕۆژی جیهانی کرێکار لە وڵاتی هۆلاند. ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 11 گوڵانی 1404 هەتاوی بەرامبەر بە 1 ئایاری 2025 زاینی بە بۆنەی 1 ئایار ڕۆژی جیهانی کرێکار بە پێی بانگەوازی یەکێتی کرێکاری FNV ڕێوڕەسمێکی شکۆدار و کەمێنە لە مێژووی چەند ساڵی ڕابردووی وڵاتی هۆلاندا بە بەشداری هەزاران کەس لە کرێکاران و چین و توێژە زەحمەتکێشەکان، حیزب و ڕێکخرا و لایەنە چەپ و کرێکارەکانی هۆلاند و هەروەها کۆمەڵێک لە حیزب و ڕێکخراوە چەپ و کۆمۆنیست و ناوەندە مافی مرۆیەکانی ئێران و هەڵسوڕاوانی سربەخۆ لەوانە کۆمەڵێک لە ئەندامانی حزبی کۆمۆنیستی ئێران لە شاری ئەمستردام بەڕێوەچوو. ڕێوڕەسمەکە کاتژمێر 2 نیوەڕۆ لە مەیدانی موزیەم پلاینی ئەمستردام دەستی پێکرد و بەشداربووان بەرەو پارکی مارتین لۆتێر کینگ ڕێپێوانیان کرد. لە ڕێپێوانەکەدا بەشداربووان وێڕای بەدەستەوەگرتنی پلاکاردی جۆرا و جۆری تایبەت بە ڕۆژی کرێکار لە دژی ستەم و چەوسانەوە، گرانی و هەڵاوسانی لە ڕادەبەدەر و هەروەها شەڕخوازیەکانی نیزامی سەرمایەداری دروشمیان وتوەتەوە. دواتر ڕێوڕەسمەکە بە پێشکەشکردنی کۆمەڵێک وتار و سرود و بابەتی جۆرا و جۆر کاتژمێر 4 سەر لە ئێوارە کۆتایی پێهات. دوایین هەواڵیشمان سەبارەتە بە بەڕێوەچوونی ڕێوڕەسمی ڕێزلێنان لە مامۆستایان لە ئاوایی پەسوێ سەر بە ناوچەی لاجانی پیرانشار. بە پێی هەواڵێکی کە بەدەستمان گەیشتووە، ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 11 گوڵانی 1404 هەتاوی بە بۆنەی 1 ئایار ڕۆژی جیهانی کرێکار ڕێوڕەسمێک لەلایەن خەڵکی ئاوایی پەسوێ سەر بە ناوچەی لاجانی پیرانشار بە مەبەستی ڕێزلێنان لە مامۆستانی لەسەر کار و بێکاری قوتابخانەکانی ناوچەکە بەڕێوەچوو. جێگای ئاماژەیەکە و ڕێوڕەسمە بە شێوەیەکی سربەخۆ و لەلایەن خەڵکی ئاوایی پەسوێ و بە بەشداری جەماوەرێکی زۆری خەڵکی ناوچەکە بە مەبەستی بەرزڕاگرتنی ڕۆژی مامۆستانی دڵسۆز و زەحمەتکێشی مەدرسە و قوتابخانەکان ڕێکخرابوو. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەشکرا، کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.